سڵاو لە بینەرانی ئازیزی بەرنامەی مایکە سوورەکە گەڕامەوە لە بەرنمەیەکی نوێی مایکە سوورەکە دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت وەڵامی پرسیارەکانم بداتەوە و ببێتە خاوەن خەڵاتی بەرنمەکەمان لەگەڵمان بن با بڕۆین. باشی؟ الحمدلله. چۆنی؟ سلامت باشی. سپاس دەکەم. ناوی بەڕێزە؟ محەممەد. کاک محەممەد. ئەی تۆ؟ ئەحمەد. کاک ئەحمەد. کاک محەممەد و کاک ئەحمەد چی یەکترن؟ ئامۆزای. ئامۆزان؟ ئەبرێ. باشە. ئامۆزای لامل زرد. یەکتان زۆر خۆشەوە طبعاً. شتو پەنای یەکترێ؟ چۆن هاتن بە فامیلی مۆڵ؟ وەڵاهی گوڵم پیاسش بکەین ببوونی سەر سارە خۆشە و. هەر بۆ پیاسە هاتون هیچ ناکڕن جلوشت ناکڕن؟ وەڵاهی بەتەماندی نانی. حەستان لە جلکڕین نییە؟ نا وەڵا. ئەی تۆ؟ قڕان ئەمژدا. بۆ خۆشە ئێوە گەنج جلکڕین ئەکسسوارات کڕین گەنج ئێستا لە دوو جلکردنی نیە نا. ئەی لە دوی چییە؟ بە قڕان ناکری برێ. بۆ دەوە برێ؟ نابی نا. دەبرێ؟ وەڵا نابی. دە پێم بڵێ بزان لە دوی چییە؟ کار و کاسبات. هەر دۆشتانەیە. چیتر؟ خەریکی چیترن گەنجی ئێستا؟ بە قڕان خاس ناو سناپە. خاستن ئەو سناپە ئێ؟ وەڵاهی خەتەرە زۆر. خاستن ویستی هینەکە بڵێ قسەکە خاستن ئەو سناپە عالەمی جی لێ کردووە؟ وەڵاهی زرکس ناکرد. دەبرێ دێ. دەبرێ دێ ماڵە ئاو دێ سەری پەتەکەی دەرخستەوە وێگری ناڵێ دەبرێ دێ. ناکری دا. ناکرێ باشە. ڕۆژانە سەرخاڵی چین چ کارێک دەکەن؟ دەرمان و تۆ شنای ئەوشتانە. ئەها دوکانی ماڵتان زراعی. لەکوێیە؟ لە گوندی جدیدە. لە گوندن؟ جدیدە بەرێ. دە باشە. ئێوە گەنجی گوندن یعنی زۆر فەرقتانەیە لەگەڵ گەنجی شارەوەیە؟ زوو ئەخەون زوو هەڵەستن خواردنتان دەندروستەوەیە؟ ئەرێ وەڵا زۆر دەندروستە. ئەی تۆ چیە لەگەڵ ئەو قسانەیە کە من کردم وایە؟ وەڵای پێ برێ ساعت چەند دەنیشێ؟ ساعت چەند دەنون؟ وەڵای نۆ دێ هەر ناگەشتە یازدە. وەڵا ئەی تۆ؟ هەتا یەک دەڕوا. هەتا یەک دەڕوا؟ ئەی بۆ دەڵێ هەستون ئەو لە هەولێری ئەم لە گوندی بۆ فەرقیە. یعنی بەیەکەوە نی؟ نا بەیەکەوەنی ناوە. ئەی بۆ ئەڵێ تا یەک ناخەوێ؟ پۆبجی دەکەین ستا ساعت سێ و چار. پۆبجی دەکەن؟ پۆبجی مەکەن پۆبجی خەتەرە. ئەرێ وەڵا. وانە؟ پۆبجی دەکەن بەس بدانێ وارانە عەسران بەس بەشان نا. کەم بەشان. دەی لە شتان ساغ بێ؟ ناخوێنن قوتابینین؟ وەڵاهی ئەم نا بەس ئەو دەخین. تۆ دەخوێنی؟ وەڵای هەتا سەیف شەش سمەویش خێری نەدا. لۆ وەڵای. بۆ خێری نەدا وانە خوێندن هەموو کاتێ خێرە. خوێندن بۆ خێر ناداتەوە. وەڵاهی لێکوانەوە هەیە. نانە بەپارەیە بەخوا لێکوانە خینە. نا ئەزانی چی تۆ گوێ لە من بگرە. خوێندن تەواو بکەی ینی ئەگەر داژ نەمەزرێت هەر بۆ نەفسێتی خۆت ئەو شەهادەیە زانی چۆن خۆشە؟ بڵێ فڵان جێگەم تەواو کردووە فڵان شەهادەم هەیە. خۆشە بەس ئێستاکە لۆن بوونات و سەربەرزیە شەهادە سەربەرزیە. شەهادە ئێستا ئەسنانی بینی. وتێ برێن ئەوەشی دانەی لۆ ئیشی خۆت پارەی دێت دە دەفتەری بەلاکەین بەس زیازش دەکەن. بەڵێ؟ ئەوجا قەیناکە خۆشە تۆ یەکسەر ئایادی خۆت دابنی دەچی ئێستا زۆر گەنجمان هەیە کە تەواویشی کرۆ دەچێت خۆ بەخش کار دەکا تەنها خۆی فێری کارەکە دەکاتەوەکو ئەزمونێکی زۆر باش کۆ ئەکاتەوە دوایی لە شوێنێکی زۆر باشە دەچێت دەوام دەکە خۆشەر لێت تۆ یەکسەر ئایادی خۆت بکەیتەوە. وای باوەڕ ناکەم لێرە سوودێوی. نانە سوودی هەیە وە مرێ بڕە خوێندنەکە تاوەکە باشە ئەگەر لە هیچ شوێنێکیش دانەمەزرێ ئەگەر ئایادی خۆشت داننەی مهم تۆ شەهادەیەکت هەیە سرت پێی بەرزە هەر بۆ نەفسێتی خۆت خۆشە وایە؟ تۆ ئەڵێی چی؟ تۆ بۆ وازن لە خوێندنێ بەتەمانی بچیتەوە؟ نا وەڵا. بۆ؟ ئەی وەڵی برم چێ هەر دەستێکە خراپ بووی ساقیل بووی؟ برم شان بخۆ هەش دەستم نۆ دەست دەکەتەوە. بەساری لە وەرزشەکە شاکەوتی؟ وەڵی نانەوە لای بەس بێتمە وەرزش بوو. وەڵا. بەس وەرزش. با بڕۆشتی تاکێ ناڵێ نابووی بە مامۆستای وەرزش. بە قورعان دەنەرسین سەبی عەفژیر بوون. دەستە شەش بەخێرای کۆڕنە نازیع بوون. سەبی عەفژیر بینەوە. خێری کۆڕۆنا بنووسێ؟ لا وەڵا خوا خێر نەنووسی. تۆڵی ناجح بوو؟ ئەو سوودەی هەبوو بۆ تۆ. داپیرمانی پشت کۆڕۆنا. ئەو بەداخەوە وایە ڕووداوی زۆر ناخۆش ڕوویا بەس ئەو بۆ ئەو خێری تیا بۆڵێ دەرچووم لە سای کۆڕۆناوە. ئەمە هەر 12 ساڵەکە دەرچێت لەزە جاگەر وابێ بە قوربان 12 ساڵ کۆڕۆناوی خۆ میلە دەمووی کەس نامێنی. شتێکی خۆشم بە باسکەن ئامۆستا چی یادگارێکی خۆشتان هەبێتەوە؟ قورعان. تۆ با بێمە بینتانەوە ئاوا نابێ؟ وەڵا ئەم زەرەفکردن مە نازانم برم چی. بەسەرهاتێکی خۆش. زیرەکە ئەو شەشە فکرمام یازانم. هیچ فکر نییە؟ بۆ؟ وەڵای مێشمان مەشغوڵە زۆر.
مێشکتان مەشغوڵە بەچێ مێشکم مەشغوڵە بە کارەکەتەوە ئەرێ وڵا بە ژیانەوە خوێندن نارم دەخینمەویش خێر نەدا ئەوساش دەخینەوە نانە بخوێنە باشە زەرر ناکەیت باشە لەگەڵ پرسیار وەڵامە باشن الحەمدولillah باش زۆر چاکە پرسیارتان لێ دەکەم بۆ هیوای من نەخاون خەڵات باشە شاری ڕەواندز پایتەختی کام میرنشین بووە امبري ئەتە برێ صورة سۆران چۆن دەزانی دەزانم خۆ پێت کرد یان لە دەستی من بینیت لا والله لست ناديت يا والله لا والله باشە تۆ دەڵێ ڕاستە الحمد لله راسته چێ پێوتی ئەو برادرانت كسبي انا قلت لەوە ناچە خۆت بیزانی ايه تسبي عبد مخيده قبل ليش نزانم ئەی بیگۆڕە لا غيرني راسته بیگۆڕە تۆ شتێکمان پێ بڵێ هەڵبژاردنێکمان بەرێت ئاسانکاریش سۆران بادینان بۆتان سۆران بیگۆڕە گاڵتاکەم دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستات بڵێ تەواوە میرنشینی سۆرانەوە حەزم کرد گاڵتەدان لەگەڵا بکەم بزانم ئەوە لە چی دەست خۆش بوو لە خاون خەڵاتێکمان پێبەن فەرموو ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەیە بۆ بەڕێستان چیە پێەکەنی مایکە سوورەکە بینیوە پێشتر هذيك وريه وعطمه بینیتە عليه ولا السوشيال ميديا زوره پێ چۆنە بەرنامەکەمان والله باشا عيبين يا ئەی بینیە بەدڵتا اه باشەوە ئێوەش بوونە خاون خەڵات ممنون. بەچنە تێکساس چیکن لەوێ بێ بەرامبەر لەگەڵ ئەو ئامۆزایەتە نان دەخۆن باشە سپاس ممنون سپاس دەکەم لە شتێکی خۆشم بۆ باسکەن دێ هیچتان پێ نەبوو بە سەراتێکی خۆشتان بۆ باز نەکردم یادگاریەکی خۆش وەرە لامۆ کاکەگیان شتێکی خۆشم بۆ باسکەن دێ تۆ شتێک بۆ باسکەن لەو دەمەی لە پێش کامیری سلۆنایە بۆ نانابێ زۆر ئاسایی بێ ئەوشتا ساڵی 2026 کامێرە زۆر بێ ئاسایی بێتەوە لە لامان وایە قەی چێکە یعنی شتا نەبیتە 26 نا نەوە ئەوەی نەماوە بەڵگەت هەیە سعاتەشکە بژی نا بەڵگەمان نیە سەعاتێکتر بژین بەڵام ئینسانە بە ڕۆژ لە پێشکەوتنا بێ ترسی لە ئەو شتانەی کە هەبووە پێشووتر نەمێنێ تاقی بکاتەوە سەرکێشی بکە وایە وڵی سەرکەش بکاسی آخر ناتانی گرنتی خۆت بکە کە دەگەی 26 نادرێ 26 قەیناک ماڵەوە بێ چەند ڕەش بینی خەڵک هەیە پلانی دانا و 2026 چەند سەفەرکە چەند بزنس بکە ببێتە خاوەنی چەند چ خوێندێ تاوەکە چ ئاستی تاو بکە زەواج بکە ببێ بە باوەک ببێ بەلایەک تۆ بۆچی هەر پلانەدانەدا هەر ڕەش بینێ ڕڵێ ئەمرم سەعاتێکی در والله تۆ گەنجی ئەبێ شتی خۆش بخەیتە مێشکت وایە والله لێکۆنە گەنج ئەوی نازانێت ئەزایی چی ئەبێ خۆت ژیان بە خۆت خۆشکەیت تۆ هەر ڕەش بین و چاوەڕێبی خەڵک ژیانە خۆش بکات و چاوەڕێبی چاوەڕێ خەڵشینە بەس بەتەمای خوێنە بەتەمای خوا ئینشەڵا هەموو شتێک باشە بێ باشە زۆر سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ بەڕێزت دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خواتان لەگەڵ ئەحواڵە ئەوە چۆنە هاتوون بە فامیلی مەڵ مناڵەکانە هێناوێرە لەوە گەمانە میناوە بۆ گەمانت هێناون بەخێر بێن سەرچاو خەڵکی کوێن سووریا سووریا بەخێر بێن سەرچاو شارێک قامشلو قامشلۆ یان کوردی ڕۆژ ئاوان یاخوا بەخێر بێن سەرچاو هەولێرتان پێ چۆنە پێ خۆشە زۆر خۆشە بە تایبەت هاتوون بۆ فامیلی مۆڵ ئەی هیچتان کڕیوە وڵی ناوەڵا بەسەوە مەکی ئەی باشە دوکانەکان داشکانی زۆر باشیان کردووە لە جلوبەرگا لە ئەکسسوارات دووریمان کردیوەڵە دوێنێ کڕیدان یعنی دوێنێش هەر لە فامیلی مۆڵ بوون دیارە زۆرتان پێ خۆشەوە زووزوویان باشە بەخێر بێن سەرچاو ئەی خاتون بۆ نایەت ڤیدۆمانەکە خاتون شەرمێتێک قەی چێکە وەرە باشە بە چ کارێکە و سەرقاڵی شغڵی تۆ چییە؟ حالا من دەریشن گۆیشتکەم نەقلیاشی مالاربی هەیە بەڵێ لە نەقلیادیشەکەی سایقی لەوێ نا مدیرم مدیری دێ زۆر چاکە لە شستاق بەکارەکەتان قورس نییە؟ بەخوای باشە قرس هەرێ وەڵام قورسە بەڵام خۆشە خۆش کار هەر هەبێ خۆشە قورس بێ ئاسان بە مویم کارت هەبێ خۆش زۆر چاکە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن سوال و جواب باشە کا پرسیار باشی باشە پرسیارەکەمان بۆ بەڕێزت تافگەی گەلی عەلیبەگ دەکەوێتە سنووری کام شار سلێمانی نا بیگۆڕا وەڵامێکی ترم پێ بڵێ تافگەی گەلی عەلیبەگ چی بۆ گەلی عەلیبەگ دەزانی تافگەیەکی زۆر جوانە لای خەلیفانەوەە بەڵێ دەکەوێتە سنووری کام شار شاری هەولێر شاری هەولێر دەست خۆش ڕاستە وەڵامەکەت بوویتە خاوەن خەڵات
خەڵاتێکمان پێبەن دەست خۆش ئەوە خەڵاتی ئێمەیە بەڵام خەڵاتەکەمان بۆ خاتونجیانە دەست خۆش هەرچەند نەهات قسەشمان بۆ بکە بەس قەیناکە مایکە سوورەکە دڵی فراوانە هیوادارم سوودی لێ ببینن شتێکی خۆشمان بۆ باز ناکەی بۆچی چێ؟ بەسەرهاتێکی خۆش نوکتەیەک بەنگتان خۆش نیە گۆرانێکمان بۆ بڵێن نا نازانم والله نا بەخۆی. حەز لێ نییە گوێ لە گۆرانی شت ناگری بابا بەس دەنگم خۆش نییە گوێ لە کێ دەگری بەخۆی زۆر سعید گاباری باشە دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریتان زۆر خۆشحاڵ بووم بەخێر بن بۆ هەولێر و بۆ فامیلیمەوە سپاس دەکەم کاتی خۆش خوال لەگەم بەرەبە ئەو ئەزیزانە لە ڕۆژئاوەوە هاتوون توانیان ببنە خاوەن خەڵات با بڕێم زین کەیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات با بچینە لای ئەم باوکە بەڕێزە ڕسمی خێزانی دەگرێت سڵاو لێوێ باشی کاکە گیان ئەحواڵە نای بەڕێزە بوێر بوێر بەڵێ کە خۆشە ناوەکە کێ و ناوە خۆشی لێ وڵا ناوی باوکم تەمەندرێژ بە دیارە زۆر بوێری الحەمدلله لە چ شتێکە زۆر بوێری سەرکێشی تاقیەکەیتەوە لە چ شتێکە زۆر شت تاقی کردوێتەوە بەڵێ لە وەکوچی زۆر شت- بۆمان باس بکە چی تاقی کردێتەوە کە سەرکێشی بێ وڵا سەرکێشی چی ئەخە زۆر شت تاقی بۆ کردوێتەوە نمونە خۆت هەڵداوە لە بەرزیەوە زۆر. والله ئەرە وەڵا. زۆر خۆشە من زۆر جاریش- جارە تاقیکەمەوە ئەرە وڵا بەرمەتەوە و زیانیشم پێگەیشتەوە بەداخەوە ئەرێ ئیشەڵا وەڵا. سەلامەتە بێ سەلامەت بێ. ویمەوەی ئێستا لەسەر قاچەکانی خۆتی الحەمدلله، سەلامەتی زۆر زۆر باشی. ئەلحەمدلله سپاس بەخوا. زۆر سپاس دەکەم چۆنە سەلامەت هاتون بە فامیلی مۆڵ وڵی عادەتەن سەری ساڵان دەرەچی بەڵێ و بەخێر ڕۆژێکی خۆشە بزاد ئەو ڕۆکە باران بوو نمە بارانێکی خۆش یعنی ئەباری خێزانی شمتی با بڕۆینە دەرەوە وتم زۆر باشە بۆ نای بۆ دەرەوە. لامان وەرە. هاتونگیان وەرە تۆش بە چ کارێکەوە سەرقاڵی وەڵام مختبەرمەیە بێ لە شە ساق ئارە کارەکەتان قورس نییە بەخوای هەموو کارێک قورسە بەڵام بەخۆ دەبێ ئاسانی کەیلۆخ لەگەڵ نەخۆشەکانە بەینتان چۆنە وڵی زۆر باش پەلەتان لێ ناکەن بڵندەی چی بوو زۆر نەبوو زۆر هێشتا خوێنەکە دووەر نەگرتو ئەلێ کەنجی بێمەوە ئێکاکە دەڕاوەستا ئەوەندە بەعەجە لەمە بە خۆت خوێنەکە وەرەگریان لەوێ کارمەندی ترتان هەیە بەخۆ مەریەکرم دەستە سوگەیان دەستە قورسە وڵی بە خێزانم و پرسە دەستی سوکە ئێ زۆر باشە سەرکەوتوبی سەلامەت خۆش لەگەڵ بیسپاس پرسیار و وەڵامە چۆنن باشین داڕات دەک ئەگەر تو بیبی باشترە تو بیبێ. هەردەکمان تو بینە بەڵێ لێ لە شتاستا بە خاتۆنی ژەر بەشی توبی بەڵێ ئەو تاوە پەرستاریە دەوەرە بۆ لامان باشە بەڵێ. پرسیارێکتان لێ دەکەم خەڵکی هەولێرن ئێوە بەڕێستان بەڵێ باشە زۆر چاکە پرسیارێکتان لێ دەکەم بەڵێ وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات ئەگەر زۆر نابێ باش. شتێک خۆشمان بۆ باسکەی لە کاتی والله. کارکردنا یان لەگەڵ خێزان تا باسکردنە مشکلەیە یادگاریەکی خۆش نوکتەیەک شتێکمان زۆر بۆ باسکە باشە باشە ئینشاءالله شاری سلێمانی باشە لە ساڵی چەندان بەزرا والله هیچ بزانی شاری سلێمانی لە ساڵی چەندان مەزرا اختیارتان هەیە پێم خۆشە ببنە خاوەن باشە. خەڵات 1984 1985 1986 86 84 بەڵێ 84 ئەگە لەو زانە بیان 84 85 نانەمێ گۆڕە 84ەکە خۆ دەست خۆش بێ بوویتە خاوەن خەڵات زۆر سپاس. خەڵاتێکمان بێبن خەڵاتەکە بۆ خاتون گیانە باشە کاکە خۆ هیچ شتێک لێمە نییە هەر لە ئافرەتە قەیناکە دە گوڵی ماڵەکەیە گەزت بی ئەکید وایە؟ ئەرە وەڵا ئێستا سڵاو ڕێزمان بۆ تەواوی پیاوان ئێستا پیاوان هەمووی وای لێ هاتووە ئەڵێ بەس خێزانەکەم دڵخۆش بێ هەروایە بە هەموو شتێک بۆ ئەو بێ کاکە ئەویش هەموو شتێکمان لەو دەکای مەشە وایە طبعاً ئەرکێکی زۆری لەسەر شانە دەستی وەڵا. خۆش بێ دەستی مناڵەکان هەموو لای پەروەردە خۆش دەکا ماڵەوە ئەکید. بەڕێوە ئەرە وەڵا دەبا مادووە کاری زۆر. دەرەوەش دەکا ئەوە خاتونانێک کە کاری دەرەوە دەکەن ئەرکەکان دوسێ جار قات قورسترا زیاترە ئەرە وەڵا لە شتان ساق بێ زۆر سەلامەت بی. خۆشحاڵ بووین دەشتێکمان بۆ خۆشحاڵ باسکە وڵی چی لە وەختێک شتێک دەبی ینی نازای چی باسکە بەخوای لە کاتی کارکردن چی خۆش ڕووی داوە بەسەر هاتێک زوو زوو بیر وەڵی، دەکەێتەوە پێی پێ بکەنی بەسەرهات ئەمە عادەتەن هەولێری دەرێن پیرێژن بەڵێ باشە پیرێژن نەکات بەڕاستی لە فەحش و شتیوای نەدەزانی بەڵێ پێم ماوە دەتو ڤیتامین دی چییە وتی ئەیڕۆ ڤیتامین دی چییە وتم ئەتو ڤیتامین دیت کەمە وتی بابا منە ڕۆم هیچ مشکلەکەم نیە وتم بابە تو یەک دقیقە با تێت بگەێنم وتی هەر ڕۆشتم هیچ عیبم نییە مشکلێم نییە ئەمن تاکە شت ئەوم بەبیر بێ ینی ئەجا وەختی زۆر پێ دەکەین بەڵام وڵی من نازانم بە زوانی بیجێڕمەوە ڕاستەکەی. ینی بەس ینی نا، نا، زۆر عادەتەن زانگێڕاتەوە. پیرێژنەکان هیچ شتێک نازانن وایە خاصەتەن لەو زەمانە پێمە دوتم تۆ ڤیتامین دیت کەمە
وتنا بابا أنا هيز عيب مني أمر روشتم هالروي حەزناکە نەخۆشی لێ بکۆزیتەوە نا أوان حاجة اللي بريت شوك الديشي ولا ها أنا تعرف سبكي بس فيتامين دي عادة نوشتاني يعني وای ڕاستەکەی دەست خۆش بێ سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بووین بژیگیان کاتێکی خۆش و خواتان لەگەڵ سەرچاوان با بڕۆین بزانین کەی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەگە لەگەڵمان بن. باشی نای بەڕێزت عیماد کاک عیماد ماشەڵڵا ئەوج لە کوردی جوانانە لەبەر کردووە خۆ جوان کردو عادی بۆ فامیلی مۆڵ و بەری شتێک خۆشمان بۆ باس کە دەی بۆج لە کوردیانەوە باسی سکەین یادگارێکی خۆش لەگەڵ ئەو برادران ئێستا ئێمە لای ئێوەش بەس جارێمە کاک عیماد بدوێنم باسی چی بکە بەلە پیانی لەلایە یاڵە بۆمان باس کە بزانین چی بووە وڵای نەبووە هەراتی پیاسە چی لێرە بکەین و فامیلی مۆڵتان پێ چۆنە زۆر خۆشەوە زۆر خۆشە با بچمە لای ئەو کاکانە سڵاودان لێبێ باشی سپاس دەکەم لای بەڕێزێ بەسام گۆران کاک بەسام گۆران زۆر چاکە بەخێر بێن سەرچاو زۆر خۆشحاڵ بووم بەڕێزێت سپاس دەکەم خۆشبی با بێمە ئێرە عەفوەن نای بەڕێزێ حەکیمە کاک حەکیم سلااو سڵاو لێبێ نای بەڕێزێ عزەدین کاک عیزەدین هەمووتان برادرن یان خزمن ناوەڵە هاوڕێن هاوڕێن هەمووتان زۆر چاکە زۆر چاکە ئەوە باشتر لە هەردوو سەرەوە هەم خزمە و هەم هاوڕێشە فامیلی مۆڵتان پێ چۆنە وەڵا خۆی هەولێر بەگشتی خۆشە بەڵێ لە بەردەڕەشەوە هاتیە بەڕاست لە بەردەڕەش یاخوا بەخێر بێن سەرچاو بەڵێ هەولێر بەگشتی خۆشە و فامیلی مۆڵش هەر تایبەتمەندی خۆی هەیە وایە ئەکید مۆڵێکی خێزانیە هادئە و دوکانەکان زوو داشکانی زۆر باشەکەن بۆ کاڵەکانیان بینیمان ئێستا داشکانی 150 هەفتاشی دیا بوو بەڵێ بلە یەک دوشێن بینی من داشکانی باشیان کردبوو بەڵێ ئەی هیچتان نەکڕی وەڵا هەتا وەک وێستە چاوەڕێی برادێکتن وە خەریکی چاوەڕێ ئەویش بگاتن و بەنیازی دەکڕن ئەدە باشە هەر شت بکڕن ئەو مایکە سوورەی توش ماشەڵڵا ئەو مایکە سوورەش سامێکی وای دروست کردی یعنی سەرکردی مایکە سوورەکە هات ئێستا ئێوە قسم لەگەڵ بکەن بزانە هیچ مشکلەیەک هەیە مشکلەی نییە بەڵامی تر ها بە خۆتیش دەزانی لە وایە بەڵام هەندێک کەس خۆی حەز دەکات یعنی قسەکە بە غەڵەت بکاریانەوە دەست چاوت خۆش بیتن بەرنامەکانت جوانە سپاس دەکەم چێژیش لێ دەبینین کە تەمەشا دەکەین لە سوشیال میدیا و لە دەیبینین ئیشەڵا سەرکەوتو زۆر دەبیتن سپاس دەکەم بە ئێوە جوانە بەرنامەکەی من یاخوا بەخێر بێن سەرچاو بۆ فامیلی مۆڵ و بۆ هەولێریش پرسیارتان لێ دەکەم دەبنە خاوەن خەڵات بەڵام بازارێ تۆزێ ئەمان بدوێنە ماشەڵڵا زۆرن حەز دەکەم قسە لەگەڵ هەمووتان بکەم شتێکی خۆشمان بۆ باسکە وڵای تر بە سەراتێکی خۆشی ئەو برادرانە بۆ بگێڕەوە بەسەراتی من و خاڵمەوە 7 ساڵە پێکەوەی بەس شەورێکمان دەکات وەڵا ئەرێ وەڵا زۆر جار ژێم تووڕە دەبیتن بۆ نازانم وڵای خاڵم تووڕەمە بە خاڵێکیان من دلم صافە ئەوش بەڕەحیلەم لێ تۆ دڵ ساف دیارە وایە هەرو دەقێت و ڕابیت و هیچ نەرە و دەقێت دوای لەگەڵ چمەوە لەبیر دەکەم تەواو خۆی ئەوە باشە نەک کینە لە دڵ بیت و درەنگ شتێ بیر بچێتە ئەو زوو پیرە بیت ماشەڵڵا بۆ ئێوە گەنجماری دەکەوە دەمکاتە دژمنی هەندێکی و دوایش ئەرێ وەڵا بەخۆشی لەگەری پێک دێتەوە من دەمە دژمنی ئەی بەشەڕیان نابێ چۆن دڵێ خاڵمان عەزێت بێ وانە نابێت خاڵم عمری 65 ساڵ لە مەجاهرترا گەنجە ماشەڵڵای لێبێ من شەر لە دوورەوە بینی وتم بەخوا ماشەڵڵا دلی کوردی لەبەر کردووە و گەنج دیارە و باوچم قسەی لەگەڵا بکەم زۆر سپاس دەکەم لەگەڵ پرسیار وەڵامە چۆنە سپاس دەکەم پرسیار وەڵام نازانم کە پرسیارەکە ئاسان بدەینەوە بەسەرچە ئەگەر نەتانزانی وەڵامەکە چیم پێشکەشەکە عیبەلۆمەگە نەزانی جا من چۆنە هێڵم ئێوە بکەونە ئەو وەقیفەوە پرسیارێکتان لێ دەکەم ئەشکەوتی ئانیشکێ دەکەوێتە سنووری چ پارێزگایەک دۆک تۆ دەڵی چی وەڵا سنووری دهۆکە سنووری خۆتانە ئێمەش پرسیارێکم لێکردن بۆ ئەوەی بیزانن ببنە خاوەن خەڵات خەڵاتەکە چییە؟ خەڵاتەکە حەزەکەن چی بێ حەزەکەن خەڵاتەکە بەرنەوە بۆ ماڵەوە هەر خەڵاتێکی هەرچیبی لەکەنەمە زۆر گەورەیە زۆر سپاسدانەکەم ئێوە خۆتان گەورەن بۆیە بە گەورەیش سێری شتەکانی ئێمە ئەکەن چەندی گەورەیە بنەدەن خاڵ ئیمادی گەورەتر دەبێت یعنی بینە خاڵە ئیمەدیان نەیدێنێ بۆ وەڵتانم بە تەمەنیش لە هەمووتان گەورەترە قەینا برا گەورەشمان نارێەوە برا گەورەی ئێمەشە زۆر خۆش ماشەڵڵا گەنج دیارە لە کاکە بۆچی ئێوە حەز ناکەن مام ئیماد گەنج بێ
والله ما عماد والله بخيليان ئەوانە حەزەکەن خۆیان گەنج دەرکەون و تۆ پیر دەرکەوی واري والله نانە خەمن نەبێت لە هەمویان ان شاء الله مخم خورني ما ادريش مسافه هر سنه وش هەر گەنجە بيدي ان بێنیتەوە شاء هەر الله جوانە بێنیتەوە ئینشەڵڵا تەمەندرێژ بی دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاست بوو بوونە خاوەن خەڵات سپاس دەکەم خەڵاتێکم پێبەن فەرمونون ئەوە دەچنە تێکساس چیکن بە فری نان دەخۆن لەوێ لە تابقی دووەمە والله ما دعوتي مخوف والله قەینە دەبا داوەتەکە ببێ بە دوو ئەمەش دانەیەکی تر باشە ئەگەر دوای ڕێک بکەون لە بینی خۆتانە لەگەڵ برادەرەکانە باشە ئەوە بۆ من بیتن خواردنەکەش بۆ خانم بیتن ئەبینە خەڵاتێکی تریشم پێبەن ماشەڵا زۆرن با خەڵاتەکە یەک خەڵاتی تریشم پێبەن ليش بتشيل ممكن خاڵم دەست خۆش فەرمونون ئەوەش خەڵاتێکی ترە بۆ بەڕێستان بەو هیوایم کە سوودی هەبێ بۆتان زۆر زۆر خۆشحاڵە دەست خۆش بیت سپاس دەکەم دەستان خۆش بەس هیچی خۆشتان بۆ نەگەڕامەوە مام ئیماد بەسەراتی خاڵم خۆش بەسەراتی زۆر هەیە بس هذا ولا ايران وتوران وهم يكردي هذا ما هو بس هذا نێڵە کاکە بەسەراتێک خۆشمان بۆ باس بکە بەسەراتێک خۆشمان بۆ باس کە بزانین چی بووە وڵای تا بەسەراتەکە ئێستا کاک ئازادین گوتێ و مایکە سۆرە کە دەستەکانسان لەبیر دەکا بەڕاستی یعنی سبیرتان چووە یەکسەرە هەرچی ئەوەی هەیە لە بیرمان نامینی شتێک کە دایم بیر دەکەوێت هەر بیرەوەرەی ئەو ڕۆمان هەیە زۆر چاکە بیرەوەرەی ئەو ڕۆمان هەیە میوان بووین خاوەنی میواندارەکە زەخی دەکرد دەبی کاک ئیماد بێ کاک ئیماد مشکلەتی هەبوو دەستمان دەزانین کو کاک ئیمادی بینین داخیسە گوتمان کاک ئیماد وڵایی ئەو برادرە تەلەفۆنی کردێ زۆر زەختی کردیە دەرە ئەگەر ئیمادنی ئەو میوەنداری ناکرێت ئای بابە ئەکتۆر نەچار بوو لەگەڵمان هات بۆ قەیناکە خێری تایە هاتن بەشداری بەرنامەکەی منیشتان کرد زۆر خۆشحاڵ بووم گەورەتان کردین زۆر سپاستان ئەکید بۆ منیش زۆر زۆر خۆش بوو خۆشحاڵ بوو زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس سپاس بۆ ئێوە سپاس دەکەم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئەو میوانە ئازیزانە لە بەردەڕەشەوە هاتبوون بۆ هەولێر و بۆ فامیلی مۆڵ بەسەرهاتی زۆر خۆشیان بۆ باسکردم قسەی زۆر خۆشیان بۆ کردم هاوڕێ و خزمیشن بەو هیوای تەمەندرێژ و لە ساخ بن ئێوەش وەرن سەردانی فامیلی مۆڵ بکەن پرسیارتان لێ دەکەم و بێگومان خەڵاتیشتان دەکەم شتی خۆشم بۆ بگێرنەوە با بڕۆین بزانین کەیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی مایکە سوورەکە لەگەڵمان بن با بڕۆین هاتی بۆ فامیلی مۆڵ والله هاتون جوک بگۆڕین پیاسەک بکەین دەی بەخێر بێت هەر خۆت هاتووی والله ئەو برادرانە لەگەڵ برادەرەکانە هاتووی ئەوە برادەرە قۆزت بۆ نایە بۆ لامە شەرمنە شەرمنە دەی باشە نابێ شەرمکەین وانە ئەرێ وڵە ئیتر کامێرە بێ ئاسایی بێتەوە لە لامە ئەرێ وڵە ئاسایی هیچ شتێکی تیانە تۆ بەرنامەکانی ئێمەت بینیوە بەڵێ متابعەم زۆر پێت خۆشە بەرنامەکانمان خۆشە ئەرێ وڵە سپاس دەکەم پێ خۆشحاڵم کە توش بەشدار بووی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وڵە باش باشی کتێبوشت زۆرە خوێنیتەوە حەزە لە زانیاریە شەر نییە لە کتێبە ئێستا بە بۆنەی مۆبایلەوە زۆر زۆر ئاسانکاری کراوە لە سوۆسیال میدیایە لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیار و وەڵامدا ئەندرێ زانیاریدا ئەندرێ باشی تۆ باش زۆر چاکە باشە پرسیارێکە لێ دەکەم گوندی چەرمۆ سەر بە کام قەزایە چەمچەمەڵ ماشەڵڵا زیرەکە هەنەیە هەڵبژاردی بۆ بخێنمەوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو ئەو خەڵاتی بەرنامەی ئێمەیان بۆ بەڕێزت بۆ هیوای بەدڵ لەبێ شتێکی خۆشمان بۆ باسکە هیچ نییە بۆ وەختەی بۆ لە کولی شتێکی خۆش ڕووی نەداوە لە مەحەتۆ لە مەحەدیش بووی طبعاً لەگەڵ برادرانە شتی زۆر خۆش ڕووی داوە ئەرێ وڵە شتی خۆش ڕووی داوە بەس لەو وەختەی هیچم بیر نییە ناوەڵ باشە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریت خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خوارد لەگەڵ سپاس با بڕۆین بزانین کەیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی مایکە سوورەکە لەگەڵمان بن کاک مەسعود بەچی سەرقاڵی کاک مەسعود بەس یەک تۆز ڕوو بکەیتە کامێراکەمان بچینە ئەوێ بێ زەحمەت چ کارێک دەکەی؟ والله سایق قەڵابم سایقی قەڵاب سایق لۆری دەی لە ساغ بێ سایقی لۆری کارەکەتان قورس نییە؟ ناوەڵە خۆشە خۆشە چەند ساڵە و کارە دەکەی؟ 27 ساڵە 27 ساڵ تەمەنێکە ماشەڵڵا ئارێوەڵە زۆر چاکە ئەی چۆنە هاتوون بۆ فامیلی مۆڵ؟ والله گوتن جەولەکی بکەین لە مەسیفی نەما بەخێر بن سەر و سەر چاو یعنی لە مەسیفەوە هاتوون بۆ هەولێر و بۆ فامیلی مۆڵ یاخوا بەخێر بن سەر چاو لەگەڵ خێزان تا هاتووی خێزانە نایە بۆ لامان؟ والله هیچ شتە ژێرا ڕگایش بکەین
دەی مشکیلە نیە قەینا با بازارەکەی خۆیگا تۆ قسەی خۆشمان بۆ بکە وڵای چی بێ. دایم ماوە جلی کوردی لەبەرەکەیان ئەم شۆ جلی کوردی لەبەر مستمر زلی کوردی والله. آره والله ینی حەز لە جلی تر نییە بەس جلی کوردی زلی کوردی بله مرتاحی اگه پێوەی. سفرەی کەم پانتۆری بەستم بەڵێ آره. زۆر چاکە بە سەراتێکی خۆشمان بۆ گێڕێتەوە لە کاتی ئیشکردنا شتی خۆش ڕووی داوە والله تقریبا بوو تقریبا دەبۆ ماماسکە والله چی بریم شتێکی خۆشمان بۆ باسکە کە هەر کاتی خۆت بیر دەکەوێتەوە پێی پێ بکەنی والله کاکە وەختەکی ڕامگرد و شەوێ بۆم زانی سیارە ڕۆی هەستام ئیستاپم کرد ئۆشتخوا بەدەخەوە آره والله لە خەوەکە وەزانی سیارەکە ڕوا آره هەستام بە چوومەسە سوکانیش لەسەر خەیاڵ خەوتوی دیارە آره والله وەم زانی غلۆر بووە بەداخەوە آره والله. خەوە ناخۆشت بینێوە کێشە نیە ئیشەڵا قەد ئەو خەوە نابێتە ڕاستی آره والله تەمەندرێژ بوو سەرکەوتو بی ئیشەڵا لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنی والله نازام نازانی برێ پرسیارەکانمان زۆر ئاسانە ئاسانکاریت بۆ کەم بم خۆشە ببیتە خاوەن خەڵات برێ باشە شاری سلێمانی لە ساڵی چەند دامەزراوە شاری سلەیمانی بەڵێ اختیار تێمێ لە مەسیفەوە هاتووی میوانیت برێ یخوا بەخێر بێ سەر و سەر چاو میوانی ئێمە یەگینا میوان نیت مەسیفی شەر سەر بە هەولێرە سپاس دەکەم پرسیارێکە لێ دەکەم پرسیارەکەمان شاری سلێمانی ساڵی چەند دامەزراوە اختیارەکانی 1984 1985 1986 1984 1985 1986 لە ماوەی پێشوە شا ساڵیادی بنیادنانی شارەکە بوو ئەی جاری جێنی بەس 76 بووە بزانم نابی گۆڕا دانێکی ترا ئەوە هاوکاریە بۆ بەڕێزە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات 86 86 مان نییە 1984 84 تۆ دەڵێ 84 برێ تەواوە دەست خۆش بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن فەرموو ئەوە خەڵاتی ئەمێ بۆ بەڕێزت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداریکردن کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دەست خۆش. ئازیزانی مایکە سوورەکە بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم هەمە فاشیان بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها تێکساس چیکن براندی ئێڤرۆشا دیجیتال سیتی تایم ئەربێلا باغی خاتینە فامیلی باربان ئان ساڵۆن تا بەرنامێکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم و هەر شاد بن و خوادان لەگەڵ.